بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامی ئەمڕۆ باز لە پرسی موچە دوایین زانیاریەکان لەبارەی موچە و ئەو ڕۆژ نووسش کە باز دەکرێت لە بینی هەرێم و بەغداد تەروا داهاتوو پەیوەندیەکانی هەرێم و بەغداد دۆخی سیاسی هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق ئایندەی دۆخی سیاسی هەرێم ئەم پرسانە قسەی لەسەر دەکەین میوانداری بەڕێز محەممەد حەکیم و تەبێژی کۆمەڵی دادگەری کوردستان. کاک محەممەد بەخێر من سوپاسیان بدەم. زۆر سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا لە پرسی موچەوە دەست پێ بکەین، سەرنجی وەکو کۆمەڵی دادگەری لەبارەی موچەوە چییە و پێتان وایە چی چارەسەر ئێستا زیاتر لە 2 مانگە موچە خۆران لە بارودۆخێکی خراپدان و 2 مانگ زیاتر موچە دواکەوتووە. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا سوپاس بۆ جەنابتان. پاشان موچە گرفتێکی زۆر گەورەی خەڵکی هەرێمی کوردستانە و دۆخی خەڵکی لە ئەو پەڕی خراپیدایە و پێم وایە گەر موچە لەم ڕۆژانەیە لەم مانگی حوتە چارەسەر نەبێ احتیمالە دۆخی خەڵک بچێتە دۆخێکی تری مەترسیدارەوە کە برسێتی ڕوو لە خەڵکی هەرێمی کوردستان بکە و ناڕەزایەتیەکان ئەو کات لە ناڕەزایەتی مامۆستایان و ئەوانە دەربچێ و بەرەو دۆخ و ئاراستەیەکی خراپ هەنگاو بنێ. بەڵێ ئەمە حەقیقەت و واقعەکە بۆیە پێویستە لەسەر حزبە سیاسیەکان، پێویستە لەسەر جەماوەری کوردستان هەمویان فشاری خۆیان لەم 1-2 ڕۆژە بکەن بۆ ئەوەی وەکو باز دەکرێت کە ڕەشنووسێک لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدایە قسەی لەسەر دەکرێت گەرچی بەداخەوە تاکو ئەم لەحزەیە کە من خەبەرێکم زانی لە بەغداوە کە ینی تەفاهمات هەیە نەگەیشتونتە ڕێکەوتن بڵێن وەکو باز دەکرێت لە ڕاگەیاندنەکان و بە تایبەتە و ڕاگەیاندنانەی کە زیاتر سەر بەدەسەڵاتن باز لەوە دەکەن کە ڕێکەوتنێک هەیە هیچ ڕێکەوتنێک لە ئارادانێت تا ئەم لەحزەیە بەڵام پێشبینیەک هەیە ئەو پێشبینیە مەرجدارە بەهۆی کە بەرپرسانی هەرێمی کوردستان واز لە مەساڵحی خۆیان بێنن تەسلیم لەکردنی نەوت بە بەغدا تەوتین نەکردن و تەسلیم لەکردنی داهاتی نێوخۆ ئەمانە هەمووی لەبەرەوە مەساڵحی خۆیانی تێدایە مەساڵحی خۆیانی تێدایە بزنسی خۆیانی تێدایە قانجازی خۆیانی تێدایە بەمە بەشێک لە داهاتەکانیان ئەبڕێ بەشێک لە دەسەڵات و ئیمپراتۆرێتە دارایەکەیان نامێنێ ئەمە ڕێگری یەکەمە لە پاڵ ئەمە دێن ئەمە پۆشاکێکی کوردایەتی و هەر دروشمێکی تری بەبەردا بکەن ناڕاستە ڕاست و دروستی ئەمەیە کە هەیە ئەمە بەشایەتی خەڵکێکی نێو خۆیان لە دەسەڵات کە هەمووی ڕێگرەکە مەسلحەتە بەرژەوەندیە. کاک عەبدولحەکیم تۆ تەماشاکە یعنی یەک بەڕێوبەرایەتی لە یەک شاری هەرێمی کوردستان باشە ئێمە 3 شاری گەورەمان هەیە لەگەڵ 2 ئیدارەمان هەیە وایە 2 ئیدارەمان هەیە یان زیاترمان هەیە وانە لێرە 2 ئیدارەمان هەیە ئیدارەی سۆرانمان هەیە زاخۆمان هەیە باش یەک بەڕێوبەرایەتی ئەمن بە سوێندەوە کابرابووی خواردوم کە ئەو بەڕێوەبەرایەتی ئەوان ڕۆژانە ملیارێک و 200 ملیۆنی هەیە دینار واردات لە یەکی لە شارەکان. بەڵێ لە یەکی لە شارەکان زەربی حوتیکە باشە ئەمە جارێ هەڵەبجەش حساب نەکەین بڵێن تازە لەوەی ئەو داهاتە بۆ شێوەی نەبێ. کاک عەبدولحەکیم لەبەرەوە داهاتی نێوخۆ زۆرە داهاتی نەوت زۆرە من لەبەرەوە ئەرک و ئیشی من نێوچمە تەفاسیل پێم وایە لەسەر شاشەی ئێوە لە شاشەکانی تر لە سۆشیال میدیا خەڵکێکی پیسپۆر لەو بارەوە داتای خستووەتە ڕوو ئێستا هاتووەتە سەر ئەوەی کەوا حکوومەتی عێراقی بە حەقیقەت کاک عەبدولحەکیم یعنی ئەمن ئەوانەی مژدەیان ئەبەخشەوە لە کۆتایی 24 کە گەیشتوونەتە ڕێکەوتن کە دایان لێدوانیان هێوانە بەرپرسانی هەردوو لە بەیان نامەیان دەرەکرد هەمویان خۆیان بە پاڵەوان لە قەڵەمەدا کە ئێمە گەیشتوین بە ڕێکەوتن کوا ڕێکەوتنەکەیان ئێمە گەیشتوین بە دابینکردنی موچەی 12 مانگی ساڵی 25 کوا ئەو کاتە ئێمە لێیان پرسین
ئەمن لە تەلەڤیزیۆنی لایەنێکی دەسەڵاتەوە لەسەر شاشە لیان پرسییم ئەو ڕۆژەی کە لە بەغدا و مژدانە بەخشەوە وتم خوا بکە 4-5 بانگ بەر بکرێ ئەم پارەیە لەبەر ئێستا دەرفەتێکی زێڕین هاتوۆتە پێشەوە ئەگەر ئەمانە دەرفەتەکە چی ئەگەر ئەمە ئەوانەی کە لەگەڵ بەغدا بکەن بە ڕێگەکە بەغدا داوای 100 ملیاری ناوخۆ دەکا بە نەهۆتیش وەکو خەبەرەکان هەیە کە ڕازیە وانە داوای نەوتەکە ئەکا و 46,000 بەرمیلیشیان بۆ گەڕێتەوە یان بۆ خۆیان تەسلیمیان یان لیان وەرناگرێ باشە کاکە بۆ لەگەڵ تەوتینە بۆچی بۆچ ڕێک ناکەون دەی باشە ڕێک ناکەون ئەیدە بتان سەلماندا بۆ بەغدا کە ئێوە بەهێزن بتان سەلمان بۆ ملەتی خۆتان کە ئێوە غەمخۆرن وانە یەک موچەتان بدایە لەو داهاتینەوە کە ئێوە 300,000 بەرمیلتان ڕمانگانە فرۆشتووە 300,000 بەرمیلتان فرۆشتووە ێ باشە ئەم چەند مانگە داهاتی نێوخۆتان نازم 50 ملیارە چەندێک گەڕاندویان هەموو بەمانە نەتوان یەک موچە بدەن هەر بۆی بەغدا بڵێ من هەم ینی کەمێک ئەتوانم شتێ بکەم ئەتۆ ملەتەکەت ئاوا هێشتوتەوە ملەتی کوردت هێشتوتەوە بازاری شارەکانی تۆ چاوەڕێ مەطعەمەکان چێشتخانەکان دوکاندارەکان چاوەڕێن 4 عەرەبێ لە ناوەڕاستەوە یان لە باشووری عێراقەوە بۆ ئەوەی نەختێ بازارەکە جوڵی تێدا ئەی بەرپرسیارەتی بەغداد چۆن دەبینن چکە سەرسەرەوەی بۆ موچە خۆش زابدە ئێوە ئەنی کەم تەرخەمێکی گەورە و لێرە هەیە ئەی بەرپرسیارەتی دەسەڵاتدارانی بەغدا چۆن دەبینن کاک عەبدولحەکیم گیان ئێمە یعنی ئێمە بەغدا نەبوو هەبووین ئێمە بەهێز بووین بەغدا لاواز بووە وانە چی ئیستیثمارێکمان کردێمە ئەم دوو هێزە سیاسێکە لە بەغدا بوون چەنای چەند ساڵە لە 2003ەوە چیان کردووە چی هەنگاوێکیان ناوە بەرامبەر بەغدا هەر زوعف و لاوازیان پیشان داوە ئێمە لە ڕۆژ بە ڕۆژ بەرامبەر بەغدا لاواز بووین وانە کارەکانی کاکەگیانەوە کاتێ دوای ڕفراندۆم ئەوەی بەسەر کوردستانە هات بە منتیقەی جێناکۆک وایەنە ئێستا چی هەیە ئێستا خۆ دەزانن ڕاستە دەیان بیپۆشن بە زۆرێ لە جۆرەکان یعنی جموجۆلێک لە منتیقەی کۆکس نەبووە لە کفری کە دەست بەسەر هەندێ بیرەنەوتی ئەو منتیقەیە هەیە بگیرێ لەبەرەوە بەغدا ئێستا هەرچیەک بێت دۆخی خۆی لە هەرێم باشترە لە هەرێم باشترە دۆخی بەغدا ئەو حەقیقەت و واقعەکە بۆ نمونە لەوەیە دەسەڵاتی کوردی پێشبینی کردبێ بەغدا بڕوخێ دوای ڕوخانی ڕژێمی کۆماری ئیسلامی وانە ئەمە یەکێ لە پێشبینیەکان بێ پێداگیری کردووە یان ویستوێتی بەغدا بخەڵەتێنێ بەختیاش ناخەڵەتە ینی بەشی خۆی ئەوانی شارەزایانەیە ینی ئەوانەیە بەڵام تۆ بەراوردی ئێستم پێ بڵێ گە نات عێراق وڵات دەوڵەتێکی میثالیە و ستاندەرە و دەوڵەتە و ئەوانە بڵێ بڕێشتی تێدایە وانە باشە من شتێکت پێڵم نوقسانی دیە بۆ هەرێمی کوردستان ئەمڕۆ سەرۆکی پەرلەمانی عێراق هاتووە کێ پێشوازی لێ کردووە باشە جوان نەبوو بۆ هەرێمی کوردستان سەرۆکی پەرلەمانی کوردستان پێشوازی لێ بکە سەرۆکی کاتیمانەیە سەرۆکی ترمان نە هەر سەرۆکی تەواو بۆ سەرۆکی کە سەرۆکی کاتیەکێ لە لاوازەکانی ئەم دوو سەڵاتەیە ئەوە مانگی حەوت بەیانی حەوتی حەوتەوە نیە بچێتە 27 دەبێتە 9 مانگ وانە پێڵبژاردنمان کردووە لە مانگی دوانزەوە سوێندیان خواردووە وایەنە ئێستا لە پشوودا پشووی ناو پشوو پشووی تایبەتی پشوویەکی گشتی ناو پشوویەکی گشتی لەبەرەوە یعنی ئەم دەسەڵاتە بۆ خۆی وا لێ کردو بەرامبەر بە بەغدا لاواز بێ زەعیف بێ و بەغداش کار بە پێم وایە کار بە یاسا کاک عەبدولحەکیم من بەڕاستی ئەم ئێوارە ئەوە دوسێ شوێنی گشتی ینی ڕێم کەوتن ئەوێ باشە باش یعنی بەڕاستی پرسییم لە دوسێ کەسی جیاواز تێگەی بە هیچ شێوەیەکیش نە کۆمەڵن نە دەنگدەری کۆمەڵن باش بۆی هیچ کەسێ و گومانە نەکە یەک زۆر پڕن لە دەسەڵات دوو زۆر بێ ئومێدن لە ئۆپۆزیسیۆن ڕاست بۆی وەکو خۆی بڵێم سێ
ئەزانی شتێکی سێرم بۆ دەرکەوت نازانم ینی لەوەی وەکو سەمپڵێک من ناڵێم هەمووی وایە وانە بەس سەمپڵێکم بۆ دەرکەوت وتی بە عەکسەوە ئێستا خەڵک پێی خۆش نییە بۆ دووسێ مانگی هەرێمووین ڕێکەوە خەڵک گەیشتوتە ئەو پڕی ناوە مێدی ئەڵێ با عەرەب بێنەوە حکومم بکات بۆچی خەڵک بۆ گەیشتووە پاشە هەموو خەبات و ئەو ملەتە شەهیدی داوم و تووشی کۆڕە بووە ئەو ملەتە تووشی کیمیاباران بووە ئەو ملەتە تووشی ئەنفال بووە بۆ گەیشتووە بۆ بێ ئومێدیە گەیشتووە بۆ ناڕەحەتیە گەیشتووە وانە باشە خۆیان من پێشەوەی بێم تەماشای کەناڵێکمە کرد شاری هەولێر چوو بووە چێشخانەکانی شاری هەولێر چێشخانەی ملی کە نرخیشی هەرزانە مەگەر عەرب نانمان لا بخوا بۆ دۆخێکی زۆر ناڕەحەتە ملەتی ئەمە تێکەوتووە باش کاک حەکیم ملەت هەمووی نەک موچە خۆر ئەمڕۆ لەوێ 2000 کەسێ لە هەرێمی کوردستان ئەم موچە کاریگەری لەسەری نەبێ دوو کە سەر بە دەسەڵاتن دەسەڵاتی زۆنی زەرد و زۆنی سەوس و هەندێک لە کۆمپانیەکان کە پێکەوە مەسلحەت و بەرژەوەندیان پێکەوەیە باقی ئەوەی کە هەرێمی کوردستانە بە موچەخۆر و غەیرە موچەخۆرەوە لە وەزعێکی نالەباردا بەزی وەکو کۆمەڵی دادگەری لەگەڵەوەدان یاسای بودجێ عێراق جێبەجێ بکرێ برێرەکانی دادگای فیدراڵی کاتی خۆی بەیاننامەمان دەرکردووە پشتیوانی تەوتینمان کردووە ئێستش پشتیوانی کاکە پشتیوانی و خەڵکیان خەڵەتان بەوەی لە بەگەڵ بەغدا ڕێککەوتوینە و چی و هەژماری من و بەغدا هەر باسی تەوتین دەکات هەر باز لە تەوتین دەکات کاک یەکلا نەکراوە تۆ چکۆکیان قبول کراوە بە هەر شێوەیەک بە هەر نرخێک بەڕاستی خەڵک ینی ستارت قسەیەکی هەیە باشە ئەڵێ خەڵک البطون الجائعة لا تفكر في السماء كاك حكيم يعني إمامي علي رضاي خوای لێ بێ ئەڵێ ئەگەر فەقیری پیا وایەم کوشت وایە يعني دەسەڵات بۆیە ملت ڕەوایەدا بە دەسەڵاتێک بۆی بیژێنێ وانە ئێستا و دەسەڵاتی زەرکێک جێبەجێ ناکات ئەگەر ئێمە باسی خەبات و تێکۆشان و باسی دڵسۆزی ملەتمان بکەین بە درێژایی شۆڕشەکانی گەلی کوردستان گەل لەگەڵمانە بووە گەل خەباتی کردووە خەڵک مناڵەکانی خوێنی داوە وانە خەڵکی کوردستان لەنەوە تۆ ئەڵێ دەی تەواوی جا من ئەو هەموو ساڵە لەگەڵت بوومە لە دێهاتەکانم لە شارۆچکەکانم کوڕەکانم بە تۆ داوە شۆڕشی کوردی فەرموو ئێستا حەقی تۆی بمژێنی وایە یانە ئەوە ژیانە هەمووشی لەسەر کۆمەڵی بڕیاری هەڵەی سەرکردایەتی کوردی و ئەوانش کە تەمسیلی دەسەڵاتی کوردیان کردووە باش لەبەرەوە ئێمە چی مەسلحەتی خەڵکی کوردستان بێ دەبێت پشتیوانی بۆیە ئێمە من وەکو تەبێژی کۆمەڵی دادگەری کوردستان بەیڵێم کە ینی کە لەم یەک دوو ڕۆژەیە حکوومەتی هەرێمی کوردستان هەلە کە بە ڕێکەوتن بگات لەگەڵ بەغدا بگات بە ڕێکەوتن لەگەڵ بەغدا ڕێگەی دیکان نییە بەدیلی دیکان نییە ئەمریکا وای وت ئەمریکا بە هەردوو لاڵێ ئەمریکا کەناڵێکی کوردی چوە یەقەیەکێکی گرتووە شەڵێ بەڵێ با عێراق و هەرێمی کوردستان ڕێکەوەن لامیش واڵێم ئەمریکاش واڵێ وانە هەموو تاکێکی کوردی واڵێ ئەڵێ لەگەڵ بەغدا ڕێکەوە چارەسەر لەگەڵ بەغدایە کاک نابێت تۆ ینی گرە و لەسەر ئەسپی دۆڕاو بکەی گرە و لەسەر هەندێک شت بکەی باسی ئاوگرتنەوە دەکرێت باسی کارتی ڕیفراندۆم دەکرێت باسی ئاوگرتنەوە کارتی ڕیفراندۆم بەداهاتی ناوخۆ ئەوە چۆن دەبێت دێت تەسریحاتین هەرین باسکردن و ئاماژە پێکردن نییە هەندێک هەیە ناوی زل و خەڵکی کوردستان و هەندێک ڕاواج بە قسەیان نەدرێ ینی ئاوی چی و ئەوەی چی و ئاو بە پێی مادەیەکی دەستوری عێراق سەر بە عێراقە ئەو بەنداوانەی کە هەمانە کاکە ئیگریتەوە هێزە جوڵێنێ جوان نییە بەرامبەر هێزیش بە تەراکتۆر ناگیرێ کەی قسەیە حدود بە پێی پشت بە بادەیەکی یاسایی ئەگرێ و ئین دەکرێت کاکە عێراق عێراقێکی بەقوت نییە عێراق ئێستا مەشاکلی خۆی هەیە عێراق گرفتی خۆی هەیە عێراق ئێستا لە شیعەکان دووبەرن عێراق کێشەی شیعە و سوننەی هەیە
ئەگەر نا عێراقێکی تاوڕێک و پێک و مەزبوط و دیسپلین و کێشەی نەبێ و گرفتی نەبێ و فشاری ئەمریکای لەسەر نەبێت فشاری لەسەرە ئێستا ئەمریکا ئەوەی کردووە کە ئەو بنکانە چۆن معاشەدەن چۆن موچە ئەدەن بە حەشدی شعبی دەبێ هەموو حەشدێکی شعبی کارتی نیشتمانیەکەی دابنات بۆ لەبەرەوە پێی وایە غەیرە عێراقیش حەشدی شعبی هەیە لوبنانی هەیە سووری هەیە خەڵکی تر هەیە ئەفغانی هەیە پاکستانی هەیە پێیان وای ئەمانە هەن کە هەن یعنی ئەوەی کردووە لەبەرەوە عێراقیش فشاری لەسەرەگە نا عێراق کێشەی لەگەڵ ئەمریکا نەبێت لەگەڵ ئێران نەبێت لەگەڵ تورکیا نەبێت لەگەڵ وڵاتانی خەلیج نەبێت چی نەبێت لەوەی هەنگاوی زۆر خراپە هەرێمی کوردستان بنێ عێراق زۆر وەزعی خۆی لەبارێ بەس باای ئەوەندە لەبارە ئێستا داوای ئەوە بکە کە نەوتەکەی تەسلیم کرد پێشتر بڵێن هەڕەشەی زۆر کرا چون گرێ بەسییان کرد ئەوانە چیان لات گرێ بەستی غازی وتیان ئەمریکا لەگەڵ ئەمریکا کراوە و هەڕەشە کرا و ینی زۆر قسە کراوانە هەمووی کەەوەش گرفتێکە ئەوش گرفتێکە من حەز ناکەم قسەیوانە بێنمەوە لەسەر ئەو گرێ بەستانی ئەمریکا کە باس کراوان و خەڵکێک باسی کردووە باشە خۆ ئێمە هەرێمی کوردستان بۆ پشتیوانی بەدەستێنانی هێزێکی دەرەکی لەگەڵ هاوسەکانە ئێمە هەردەم لەگەڵ ئەوە داین کە هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی جیهاندا لەگەڵ اتحادی ئەوروپیا لەگەڵ دوو هاوسەکانە لەگەڵ وڵاتانی عەرەبی دایم پێمان خۆش عێراقێکی باشیە بێ پێمان خۆشە کە هەرێم بەهێز بێ بەس نەک لەسەر موچەی ئەسا لەسەر هەنگاو بنێ کە بەغدا زەختت لێ بکات دوایی خەڵک ئەوەکەی بدا ئەتۆ بڕێ مەسەرەن هەندێ عەقدی غاز و ئانە بکەی بەڵام دوایی حکومەتی عێراق فشار بێنێ بە بڕینی موچە خۆرانی هەرێمی کوردستان تەوانێمە لەگەڵەوە نین بەغدایش موچە بکاتە کارتێکی سیاسی فشار بۆ سەر هەرێمی کوردستان ئەوەش لەگەڵی دانێ وەز وەقایعەکان ئێستا کە باسی یەکەی خۆ دیارە ینی دیارە حکومەتی هەرێمی کوردستان لە موقعەتێکی لاوازدایە دەبێ این بێ بەیاننامەکانی حکومەت دەڵێن پابەندی من بە زیادەوە جێبەجێ کردووە بەیاننامەکانی حکومەتی هەرێم خۆگروا بۆ حاڵی موچە خۆراوە بەس خەڵک ئەو گریان لە دەسەڵاتەیە بەس زووت لەوە پۆزیسیۆنیش خەڵک نیگەرانی هەیە ئەوەی کە لە دەستان هاتبێ ینی بە دووارا چوون بێ فشار وەکو خۆتان کردوتانە بۆ موچە لە ڕابردوو لە داهاتوو دەیکەن بۆی چارە سەرێک بدۆزرێتەوە یاخودەوەی کەوان نەوت تەسلیم کەن و ئەو التیزامانە جێبەجێ ئەوە ڕێگا دروستەکەیە ئێمە فشاری سیاسیمان کردووە فشاری ئەلامیمان کردووە نییە بەیان نامەمان دەرکرد ڕاستە قەڵ لەمانە بێزار بووە وایە و خەڵکی ئێمە غایب نەبووە لە ناڕەزایەتەکانی شەقامانیە تیمی ئێوە دەستگیر کراوە ئەندامی پەرلەمانی پێشووی ئێمە دەستگیر کراوە کەوادرمان دەستگیر کراون یانی خۆ ینی ئینێک نەبووینەوە وانە بەڵام پەرتەوازیەک لە ڕای و لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش و حەقیقەتە لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش هەوڵێکە بوو بۆ یەک بن یەک نەبوون باشە قوربان ئێمە بە حەقەت کاک حەکیمێک بڕیارمان لە ئەنجومەنی باڵا هەیە کە بە تایبەت ئێمە بەرەو انتخاباتە چین تەباییەک لەگەڵ لایەنەکانی ئۆپۆزیسیۆنە تا ڕادەیەک بپارێزین لەبەرەوە من حەز ناکەم ئێستا ئەو بابەتەی کە لێمە پرسی بێتە تەوەریەک و بێرم جەرح و تعدیل و سنگات وەڵامی خەڵک نادەنەوە خەڵکی ڕشتام کاتە سەر بەناڕەوە نابێ وەڵامی دەنەوە وەڵامە دەینەوە وەڵامە دەینەوە بەڵام پەیامیش بە خەڵکە دەین لێرەوە بن پەیامێک ئەگەر بگات بە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئێمە خوازیاری شەڕەدەنووکی ئەعلامی لەگەڵ ئێوە نین باش بەڵام ئەگەر هێڕشمان کرێتە سەر ئێمە بێدەنگ بۆ بێقسە نین باشە قوربان باش ئەوە باسیەوەت کرد کە باشین چارەسەر ڕێکەوتن لەگەڵ بەغداد لەبەردەم هەڵبژاردننی پەرلەمانی عێراقیشین ئەم دۆخی هەڵبژاردننی کاریگەرێکیە لەسەر پەیوەندێکە ئاڵۆز بوون یاخود بە پێچەوانەوە لە بەردەم هاوپەیمانەتی و نەخشەی تازت چۆنە بڵێن تای هەڵبژاردن حتمما لە کاتی هەڵبژاردنەکان تای هەڵبژاردن بەرزدەبێتەوە هەیە و کاک حەجمەمە لە سەرەتاوتمانە ئەم پەرلەمانی هەرێمی کوردستانە ناکەوێتە سەر پێ بە برادرانی یەکێتی و پارتی ئەنجامی گفتوگۆکانیان ناگاتە ئەوەی کەوا سەرۆکاتی پەرلەمان پێک بێن و حکومەت تەشکیل بکەن و ئەیبەسنەوە بە انتخاباتی عێراق و فرم قسەکەی ئێمە دەرکەوت ئێستا بەسراوەتەوە بەوە ئێمە دەیانجار لەم منبەرەی جەنابتانەوە قسەیەمان نەکردووە ئێمە قسەی ئێمە دەرکەوت وایەنە دەرکەوت کە حەقیقەتێتی بەڵام بەداخەوە لایەنەکانی ئۆپۆزیسیۆنێکی لە ڕخنەکانمان لیان ئەوەیە
پشتیوانی کۆمەڵی دادگەری نەبوو لە چیدا پشتیوان بن؟ لەوەی کەوا بایکۆتی پەرلەمان کرد ئێمە بایکۆتی پەرلەمانمان قستە بەردەستی هەمویان و بگر هەندێکیان هاوکاری دەسەڵات بوون بۆی دۆخی پەرلەمان بۆ شێوە بێ کە ئێستای بینی دا بڵێن چی دەگۆڕاگەر بۆ منەوە پۆزیسیۆن نەچوو باوەکوێەوە کێوە نەچوون چۆنەرەوە جابووە دەستکەوتێ بۆ هەموو لایەنەکان ئێستا دەستکەوتە بۆ کۆمەڵی دادگەری کە بۆ چوونەکەی کۆمەڵی دادگەری صحیح بوو تەواو بوو ئەو پەرلەمانە سەری نەکرد نەکەوتە سەر پێ برادرانی یەکێتی و پارتی بە مرانویانە و تا لە شوێنی خۆی باش بەزا ئێستا کاریگەریە لەگەڵ پەیوەندیەکان لەگەڵ بەغدا کە تۆ حکوومەتێکی کاربڕێکرد بێ پەرلەمان نەکەوتۆتە سەر پێ موسەساتت بڵێن لاواز بۆ کاریگەری کاک حەکیمم پێت دەڵێم ئەڵێم باسم کرد بۆت ئەڵێم هەرێم لە موقعەتێکی لاوازدایە دە تۆ دەبێت لێم بپرسی بۆ دەبێت ساعاتی قسە بۆ بکەم یەکێ لەوانەی کەوا بەغدا بینێ ئەوانە ناتوانن انتخابات لە کاتی خۆیان بە زەختی بەغدا انتخاباتەکەن دوای پەرلەمانەکەیان پێک نایەن و سەرۆکایەتی پەرلەمان وە نزیکە بێتەوە وردە لە ساڵێک پێکیان چکە نایە پێک نایە تاکو مانگی 11 کە انتخابات دەکرێت ئەچێتە ساڵی 25 باشە 26 ئەچێتە 26 یعنی ساڵێک و دوو مانگ دوای هەڵبژاردن وانە ساڵێکیش دوای سوێند خواردن ئەی ئەمە لاوازی نییە بەغدا چەند حکوومەتی گۆڕیوە چەند دەموچاوی گۆڕیوە وایە خۆتە زانی لە چەندی گۆڕیوە غەیری مالکی دوو خول سەرۆکی حکوومەتی وەزیران بڵێ عادل عەبدولمەجید نەیکرایان دەخولێ وانە باشە هەمووی گۆڕی دەموچاوی گۆڕی ئێمە هەر ئاوایە هەر ئاوەیە کە ئەبیرین وانە لەبەرەوە دەستا و دەستکردنی دەسەڵات لە بەغدا تا ڕادەیەکە بووە لە بەغدا موسسەسەی پەرلەمان حکومەتی خۆی هەیە کوردستان نادوو نەک ساڵێک کاکە حەکیم ئەی چەند دوو ساڵ و شتێکە ئێمە پەرلەمانمان نییە وانە وایەنە بەپێی بڕیای دادگای فیدراڵی لە کۆتایی 2022 لەبەرەوە بەدەستی خۆیان خۆیانیان لاواز کردو بەرامبەر بە وەغدا و بەرامبەر بە دەرەوەش باش بەس سەبارەت بە هەڵبژاردنی پەرلەمانی عێراق ئێوە خۆتان ئامادەکاری باشتان کردووە و چاوەڕێی چی دەکەن وەئیسە هیچ قسەی کراوە لە پەیمانەتیەکانی داهاتوو بڵێن حکوومەتی داهاتووی عێراق هیچ قسە نەمویستۆ من قسەیەک ینی قسەیە کرابێ لە ینی لەسەر ئینی داهاتوو بەڵام خۆتان نەزان مشتوم و ڕێک لە بەغدا هەیە لە نێوان لایەنە شیعەکاندا وها سەدر ینی فشاری خۆی هەیە سەدریش قسەی خۆی و ئیشی خۆی هەیە بۆیە ینی حەقەتەن وەزعی بەغدا وەزعی سیاسی بەغدا وەزعی دەور و پشت دەورە بینێ لەوەی کەوا ئایا هەڵبژاردنەکان لە کاتی خۆی یاننا وەگەری هەیە دواش بخرێ ینی تۆ گریمانەی سەرهەڵدانی ناکۆکی نێوان ئێران و ئیسرائیل ئەمە لەوەیە دۆخێکە خۆتەزانی لەوەیە دۆخێکی نوێ بێنێتە ئاراوە تۆ تا ئێستا گرژەکان لێدوانەکان بڕیارەکان بە ئاراستەی ئەوە هێورکردنەوە نییە ڕاستە موشک بارانی یەکتر ڕاوەستاوەوە نییە بەڵام هێشتانە تیمی دانوستکاری ئەمریکا و ئێران دانەنیشتونەتەوە وایە یاننا بۆ نەوەیەکەی ئێران چی بەسەر دێ و بڕیارەکەی ئێران بە پچڕاندنی پەیوەندی لەگەڵ ئاژانسی وزەی نێونەتەوەیی نێودەوڵەتی ئەمانە هەمووی ینی هەندێک وەزن لە پێشنێم وەکو کۆمەڵی دادگەری کوردستان باش ئەو پرسیارێک کە جەنابتەکەی بەڵێ ئێمە لستی خۆمان چی گۆڕام جارە بەشداری دەکەن بۆ گرینگە لە بەغداد هەبن بەغدا ئەنێم جارە دۆسیەکان لەوێک لا دەکرێنەوە چۆنە کۆمەڵ بە پێی پێکاتە و ئەو لستەی کە پێشکەشی کردو دەیەوێت لە بەغدا قورسایەکی هەبێ قورسایەکی هەبێ و زیاتر برەو بە پەیوەندیەکانی بدا لە بەغدا و زیاتر نزیک بێ ئەگەر لە ناو ناوەندی بڕیاریش نەبێ نزیک بێ لە ناوەندی بڕیاری بەغداوە ئەمە بڕیاری کۆمەڵە ئیشی بۆ دەکا و کاری بۆ دەکا و ئێمە بەڕاستی هەنگاوێکیشمان لە پێشەوە خۆ دەزانی کۆنگرەی هەموو حزبێک ئەو حزبە زیندووە کاتەوە باش ڕوحێکی تازەی بەبەردا دەکا بەنیاز بەم زوانە بکرێت بەڵێ بەم زوانە کۆنگرەی کۆمەڵی دادگەری ئەنجامەدرێ ئینشاءڵڵا و ئێمە باڵا ئەنجومەنی باڵا بڕیاری بەستنیمانداوە پێش هەڵبژاردنی ماوەتەوە سەر میکانیزمی بەستنەکەی و لەگەڵ
ناو مەکتەبی هەڵبژاردننی ئەمە لەگەڵ کۆمیسیۆناو بۆ دیاریکردنی ڕۆژێک لەو ڕۆژە نزیکارێکە ئەنجامی کۆنگرێتە ئەنجام حتمما ئەوەی لە پێیجوشتی غێری خۆمان بڵاوە بێتەوە چکوتیان 15 مانگ دیاری ئەوەی لە غڵی غێری خۆمان بڵاوەتەوە ئەسڵ ئەساسی نییە جارێ ڕۆژەکە بە فەرمی دیاری نەکراوە بە فەرمی ئێمە بڕیارمان داوە باشە لژنەی باڵای هەڵبژاردنمان هەیە مەکتەبی هەڵبژاردنمان هەیە باشە بڕیارمان بۆ داوان بە نزیکترین کات کۆنگرە ئەنجام بدرێ بەڵام یەک حەقیقەت نزیری کاتەکە لەم مانگەیە یەک حەقیقەت لەم مانگە ئینشاءڵڵا ئەنجامەدرێ ئینشاءڵڵا بەڵام کۆمیسیۆن متعاون بێ لەگەڵمانە هاوکارمان بێ چونکە دەبێت نوێنەرایەتی هەبێ هەنی کۆمیسیۆن هەندێک ئەم جارە بۆ کۆنگرەی ئەحزاب ئێمە کۆنگرەی 4 مانگ گرتووە نیە کۆمیسیۆن لێوە بووە بەس ئەو تەعقیداتەی ئەم جارە کۆمیسیۆنێکە یعنی لەوائحی خۆی تەعقیداتی تایە ئەگەر نا لەگەڵ ئێمە هاوکارن ڕاستەکەی هاوکارمان بوون بۆ نمونە یعنی دەبێت تۆ بڵێن ئێمە کۆنگرەکەمان گریمان بڵێن 700 ئەندامە بڵێ وانە دەبێت ئەم 700 ئەندامە لە داتای بڵێ داتابیسە ئەوەی داتای کۆمیسیۆنە دەبێت لایەن بێ هەموو ئەندامێکی کۆنگرە دەبێت تەماشاک کارتی نیشتیمانی کارتی دەنگدانی کارتی زانیاری بایعەکەی هەبێ وایەنە دەبێت داخل کرێ ڕاست ئێمە کاتی خۆی کاتێک کە لە کۆمیسیۆن مۆڵەتمان وەرگرتووە 2000 ئەندامان تەقدیم کردووە تێگەی وەڵا ئەو 2000 ئەندامە هەمووی ئەو 800 لە ناو 2000ەکەیان نییە لەبەرەوە ئەمە گرفتێکی دروست کردووە و ئەو تەجیلەی کە ئێمە کردمان تەرەتوباتێکی لەسەر ئەو وەزع ئەمنیەی کە لە ناوچەکەی هەبوو ئەمە تەرەتوباتێکی دروستکەوە گرنگەوەی ئێمەوە کۆنجومەنی باڵا کە نوێنەرایەتی سەرکردایەتی کۆمەڵ دەکەین ئەمرمان کردو فەرمانمان کردو بە لژنەی باڵا لەگەڵ مەکتەبی هەڵبژاردن بە زووترین کات کۆنگرە بە تەنسیق لەگەڵ کۆمیسیۆنە ئەنجام باشە دەخولەکێکمانەوە بەس کۆنگرە ینی چ کاریگەرێکی لەسەر هەڵبژاردن نوێبوونەوە هەڵبژاردننی پەرلەمانی نوێبوونەوە یەک دروستە بێ کاکە کە ئەڵەی کۆنگرە ڕابا سەریح بێ باشە کە ئەڵەی کۆنگرە و کاتی کۆنگرە ئیتر هەموو حزبێک ئۆرگانەکانی زۆرێ لە مدبوون ڕویان تێدەکات باش تۆ لەو مدبوونە ڕزگارت دەبێت تەشکیلە ئەەکەی وانە بۆ ئینشاءڵڵا قسەکانی ناو کۆنگرە پەیڕەوی نێوخۆی کۆنگرە هەندێک گۆڕانکاری وەوتاری سەرۆکی کۆمەڵی دادگەری ئەمانە کۆمەڵی فاکتەرە بن بۆ زیندووبوونەوە هەستانەوە جۆش و خرۆشدان بە کادرۆندامانی کۆمەڵی دادگەری بە کە بە گەرمی بەشدار بن لە هەڵمەتی هەڵبژاردن بۆ مەکتەبی سیاسی داهاتوو کۆمەڵ بتوانێت پلان و نەخشەیەکی هەبێ لەگەڵ کاندیدانی کۆمەڵی دادگەری و لستەکانی لە پارێزگاکان ئەو ئامانجی کە لەبەر چاومان گرتووە پێنینەتی باشە بەس لەم ڕۆژاندا فەرمانێکی دادگای لە کۆڕنەوەی هەولێری شەبوو بۆ مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ئەمە چییە چیتان بۆ کردووەکو کۆمەڵی دادگەری بەسەر ینی وردەکاریەکەی چۆنە زای چۆنە بە ئێمە تەقوان پێشەوە دووشت بڵێن یەکەم ئێمە لە بەیان ناممانە لە قسەمانە لە گفتوگۆمانە کاتی خۆی لەگەڵ گۆڕان لەگەڵ یەگرت و پاکێجێکمانە بوو بۆ چاکسازی دادگا و دەسەڵاتی دادوەری باش بەداخەوە تا ئێستا دەسەڵاتی دادوەری و دادگاکان بە سیاسی کراوە دەسەڵات لەکوێ بیەوێ وانە لەکوێ بیوێ فەرمانێک بابەتێک دروستەکە و بەرامبەر نەیارەکانی فەرمانی دەستگیرکردن بۆ سەرکردەیەک لەو لایەنانەی کە نایارین دەرەکە ئەمە بەداخەوە یانە سیاسی ئەمە بەڵێ ئەمە یەک دووەم ئەو مادەی کە مامۆستا ئەحمەدی پێ تاوانبارە تۆمەت بەڵێ 226 قانونی سازانی عێراقی باش کە قسەوتنە بە دامەزراوەکان وانە بە دامەزراوەکانی فەرمی وڵات باش ئێگەروا بێ دەبێت کێتی پارتی دەبێت ئەدام کردن لەسەر پەرلەمانی کوردستان گەورەترین ئیهانەیان بە دامەزراوەی تەشریعی لە هەرێمی کوردستان کردووە کە پەرلەمانە کوا پەرلەمانی کوردستان ئێمە پەرلەمانمان پەقسووە ئەی بۆ ئەوان من پێم وایە خەڵکێک خەڵکێکی شارەزای بواری یاسایی
هەندێک پارێزەر ئەتوانن کۆ بنەوە بۆ ئەو سکاڵای ئێمە کردومانە لە بەغدا لە مامۆستا عومەر کردوێتی بەڵێ ئەمانە هەمووی حەقی خۆمانە کە سکاڵا بکەین لەسەرەوەی کە ئەوان سزاش بدرێن دەبێت لەسەرەوەی کە بۆ پەرلەمانی کوردستان ئەوان لێ کردو. مامۆستا ئەحمەد ئێمە وەکو ئەنجومەنی باڵا لەگەڵی کۆ بووینێتەوە ئەمڕۆ و ئێمە هەر ئەمڕۆ ئەمرمان کردووە کە پارێزەرمان بۆ داناوە وەکو مەکتەبی سیاسی وەکو ئەنجومەنی باڵا و بزانین دۆسێکە لەسەر چییە سکاڵاکە چی لایەنێک کردوێتی ئێمە بە هەموو شێوەیە دیفاع لە کەوادری خۆمانەکەین لە سەرکردایەتی خۆمانەکەین و پشتیوانیانەکەین و پشت لە خەڵکی خۆمان ناکەین. ئەمە ینی ئەمە بڕیاری ئەنجومەنی باڵای ئێمە دوجار دێنە سەر ئەوەی ئەوانەی لێدوانە دەن لە سیاسەکانی ئێمە لە پەرلەمانتارانی پێشومان لەوانەی ئێستامان لە کاندیدەکانمان ئەبێ سیاسەتێکی گشتی کۆمەڵی دادگەری هەیە ئەبێ هەمومان بیپارێزین پێ پابند بین. باشە قوربان لەبەرەوە ئێمە سیاسیەن قانونیەن حزبیەن لەو بابەتە تەدەخولەکەین هەر لە گۆڕێ سەرکردایەتێکی ئێمە بێ نایەڵینەوە بێ پشتیوان نایەڵینەوە کە وەڵا لەبەرۆچ ئەمە هەر بۆ یەک پرسیاری حەکیمێک پرسیاریتر لە هەرێمی کوردستانە ئێستا هاتووتە گۆڕێ ئاین بەڕاستی بێ ناوهێنان ئایا ئەم کاک ئەحمەدی ئێمە بڵێن ڕیزێ قسەی کردووە نیە باشە ئەم ریزە قسەی ئەم بەراورد بە قسە توندەکانی خەڵکێکی تر بۆ لەوان قبوڵەکرێت بۆ سکاڵە لەسەر کاک ئەحمەدی ئێمە یان وەختێک لەگەڵ کاک سۆرانی ئێمە بۆ ئەمە پرسیارێکە بەڕاست یان تەماشاکە هەندێک کەسایەتی جنێوەدا سەرانیان لە هەڕەشەی ئیعدام هەڵواسینی سەرانی یەکێتی و پارتیەکەوە نیە یەکێتی و پارتیش سکاڵی لەسەر دروست ناکە بەڵام مامۆستا عەلی باپیر بۆ نمونە 4 ڕەخنە بگرێ هەموو پەیجە سێبەرەکان قسەی پێکەن و تەشیری پێکەن و ئینەکەن یعنی هەستەکەم ئینفعالێک بەرامبەر بە لێدوانەکانی سیاسەتەکانی قسەکانی سەرۆک و سەرکردەکانی کۆمەڵی دادگەری لەلایەن یەکێتی و پارتیەوە هەیە بە تایبەت پارتی ینی باسەکە چونکە ئێستا باسی پارتی ئەمە پێوەستە بە چی مادامەوە حساسیەتیان وەڵام پێم وایە پێگە و مێژووی کۆمەڵی دادگەری پاکێتی کۆمەڵی دادگەری ئەوە ینی بۆ ئەوە دەگەڕێتەوە پێگەمانێ ڕیشەمانەیە لە ناو ینی هەڵبژاردنێکی دیزاین کرا و دەرخەری ڕاستی و کۆمەڵی دادگەری نیە لە هەرێمی کوردستان باشە و ناڕەحەتیش لە پێشە و شتی تر لە پێشە پێگەی حزبەکان هەموو جارێ بە هەڵبژاردن لە لێک نادرێتەوە خەڵکە زانی کۆمەڵی دادگەری ڕازگۆ بوون ڕاشکاو بوون دڵسۆز بوون بە ملەتی خۆیان وانە باشە بەڵام دوجار ئێمە وەکو کۆمەڵی دادگەری سنوورێکمان هەیە کە دەبێت هەمومان هەم مامۆستا پێوە پابند بێ هەم من وتەبێژم پێوە پابند بن هەم هەر کەسێ بە ناوی کۆمەڵی دادگەریەوە قساکە پێوە پابند بێ بەڵام ئێمە بە دڵنیاییەوە هەموو ئەندام و کادرامان دڵنیا دەکەینەوە کە پشتی هیچ سەرکردە و کادر و ئەندامێکی خۆمان کاک عەبدولحەکیم ئێمە ڕۆژانە داکۆکی لە دامانی خۆمانەکەین ئێمە ئەندامانەگیرێ بۆ ئەندام وڵای بۆ کوڕی ئەندام ینی باوکی کۆمەڵە کوڕەکە کۆمەڵ نییە ئێمە لێرە هەڵەسین ئەچین بۆ لای برادرانی ئاسایش ئەچین بۆ شوێنان ئەچین بۆ جێگایان ئێمە ڕۆژانە لە خزمەتی ئەندام و کادرێنی خۆمان بەڵام لەوەیە خەڵکی دەرەوە شەڵتاندا بۆ خەڵکی دەرەوەی کۆمەڵی دادگەریش ئێمە دائیم لە خزمەتی خەڵکا بووین بە هەموو لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی خێرخازیەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی چی کۆمەڵە لەو شانە جا ئێمە ئەمە ئەندامانەمان کە قساکەن ینی داکۆکی لە مافی خەڵکەکەن وانە کاک ئەحمەدە کاک سۆرانە مامۆستا عومەرە پێشتر کاک عەبدولستارە هەر برایەکی ئێمە لەوانەی کە پەرلەمانتار بوو لە حزبەکان کە ئاستێکیانێ لە قیادات لە هیچ باسێکی کێشەی خۆیانیان کردووە لەسەر تەلەڤیزیۆنەکان باسی ینی خەڵکی هەرێمی کوردستان دەکەن و دەبێ بشدانن ئەوان هەندێک جار هێڕشکردن و ینی ئەوانەی خوازیارن پەیوەندیان لەگەڵ کۆمەڵی دادگەری باش بێ ئەبێ بزان ئەم جۆرە ڕەفتارانە لەگەڵ کۆمەڵە
نیگەرانی لای کۆمەڵ دروست دەکات و خزمەت بە پەیوەندی دووقۆڵی ناکات. باش بەس ئەمە چی شتێ بۆ خەڵک ینی ئەو شارانەی سەر کۆمەڵ لە پێشتر لە ئێستادا ینی کێشە دروستکردن تۆمەت بەخشینەوە چی دەدا بۆ خەڵک مەبەسم خەڵک دەبێت چۆن لێکی بداتەوە ینی ئەو لەسەر خەڵکەوەیە وڵی ئەو خەڵکە لەسەر ئەو خەڵکە وانە بەگژی گەندەڵی ئاچێتەوە داوای شەفافێتەکە داوایەوە کاکە ئێستا حکوومەت خۆی وردەوردە هەنگاوی بۆنێ کاک عەبدولحەکیم حکوومەتی هەرێم ئەمڕۆ بەرامبەر بە بەغدا وەکو 6 مانگ پێش ئێستا نییە عەزیزەکە لاواز بوون زیاتر ینی ئەویش جۆرە لە ناچاری ڕووی تێکردووە فشارەکانی جەماوەر ڕۆژ بە ڕۆژ بەرجەستەترە بن ئەو فشارانە وای کردووە کە جااو خەڵکەش دیفاعی لە موچەی خەڵک کردووە ینی ئەمانەی کە بۆ نمونە ئێمە ئەندامێکی ئێمە جنێوی بە سەرکردەیەک دابێت جنێو دراوە هیچ جنێوەکت بیستۆ لە خەڵکیێمەوە هەندێک قسە لە غەیری ئێمەوە ئەبیستی بەرامبەر بە برادرانی یەکێتی و پارتی لە خەڵکیێمە بیستوتە لە باسی موچە ئەڵێ بۆ تەوتین ناکەن ئەڵێ بۆ داهات ئەوە ناکەسنیم هەوایە ناکات سۆران قسەیەکی جوانی کرد من گوێم لێ بوو لە شوێنێک ئەڵێ کاکە وەرن ئێوە بنەوت و داهات تەسلیم کەن ئەو کاتە فەرمو هەمومان خۆ بەسین و چین بەگشت بەغدا ئەگەر بچی نەدا وانە ئەی تۆ کە نایکەی چی شتێکمان وتووە ینی ڕۆژێ لە ڕۆژان مەسەلەن شتێک وترابێت کە شایان بەوە بێ بەو مادەیە سەرکردەیەکی ئەمە ئیلقا قەبزی بۆ دەرکرێت ئیلقا قەبزیش کاک عەبدولحەکیم کاتێکە سکاڵایەکە کرێ چ جارێ لە سکاڵاگای مەجهولێکی سکاڵای کردو دیار نییە ئێستا ئێمە هەم کاک ئەحمەد خۆی پارێزەرێکی کردووە هەم ئێمە بۆی جارێ بزانین سکاڵاکە کێ کردوێتی دیار نییە جارێکێ کردوێتی ئەجا سکاڵا دەبێت دوو جار سکاڵە لەسەر کراو بۆی بچێت سکاڵاکە وانە بۆی بزانی ئەچێ یان ناچێ یانی یەکسەر ئیلقا قەبزی بۆ دەرەکەی لەسەر چی باش دوو خولەکمان ماوە باسی دۆخی ناوخۆی هەرێمت کرد ئێستا دۆخی کورد بڵین پرۆسێکی ئاشتیە لە تورکیا ئەمڕۆ دیداری ئۆجەلان نەبوو ئێوە پێشوازی لەو هەوڵان دەکەن کورد بەچی دەگا لەوێ بەڵێ پێشوازی لێ دەکەین و ئێمە لەوەیە ینی برادرانی کەجەکەوانە پەیوەندیان لەگەڵ گرتوینەوە و پێچێ مەراسیمێکیش بەڕێوە بێ لەو نزیکانە و لە شوێنەکان وەکو لە ینی باس کراوە زمەرجێ بۆ شێوازێ لێ ئەڵام باس کرابێ و ئێمە پشتیوانی ئەو پرۆسەی ئاشتیەک لە خزمەتی کوردە ئاشتی لەم قۆناغا پێمان وایە لەم قۆناغا ئەوە لە خزمەتی کوردایە و تایبەت کوردانی باکوور و بۆ هەرێمی کوردستانیش قانچاس بۆ هەرێمیش قازانجە بۆ ڕۆژاوش قانچاس ئەم پرۆسەیە بەس بۆ کوردی باکوور نییە باشە ئەمە وا دەکات پەیوەندیەکانی ڕۆژئاوا لەگەڵ تورکیاژ ئاسایی بێتەوە و ئەمەش کە ئاسایی بووەوە ڕێخۆشەکە کە ڕۆژئاوا لەگەڵ دیمەشقا ئاسایی بنەوە و هەنگاوی باشتر بنێ بە پێم وایە لەم ڕۆژانە هەوڵێکی نوێنەری ئەبریکیشەیە لە سووریاوانەیە بۆی کۆبنەوە شتێ لەو ینی ئیتفاقێکە بەرەو پێش ببرێت لەم لاو ئێمەش ینی تۆ تەماشاکە ناوچەیەکی زۆری هەرێمی کوردستان خەڵکەکە ئاسوودا بنەوە ئەچونە سەر ماڵ و حاڵ و زەرعەت وانە باخ و ڕەزی خۆیان وایەنە هەرێمی کوردستانی لە ڕوویەکی لە ڕۆکانە بژێتەوە و پاشان برایانمان لە باکوور ینی ئەتوان سوود لەم هەلە وەربگرن وایەنە شتێکی باشە و ئێمە وەکو کۆمەڵی داگرین پشتیوانی بۆ تورکیا شەر قازانجە بۆ خودی خۆیان بۆ تورکیا بۆ تورکیا تێگەیشتووە تورکیا تێگەیشتووە لەم گۆڕانکاریانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پشکی بەرەکرێ باشە ئۆردۆغان نەیوێرا خۆی بیکە بینی باخچەلی کە مەحەپە و تورکی بڵێن یار 24 وانە ئەوان کە هەنگاویاننا لەو سەردانەی کەوازان پار ئەنجامیدا بۆ لای دەم پارتیوانە ئەوە ئەردۆغانیش پشتیوانی لێکرد احتیمال هەردووگیان لەسەری ئاگیان لە یەکە حتممەوانی چکاو پەیمانیەکرد بەس لە ئیعلاموا دەرخرا کە هەنگاوی باخچەلیە وانە ئەوە هەنگاوێکی چاکە و پێم وایە تورکیاش سوادەی لێکات چونکە تورکیا ئاگر بڕ بکە ئەگەر گۆڕانکاریەک لە گۆڕانکاریەکان ڕوژ لە ئەوترا دوای تورکیا دوای ئێران تورکیا وانە ئەبەر تورکیا پێم وایە هەنگاوێکی چاکی ناوە لە بەرژەوەندی تورکیایە و حەقە فشاری زۆر لەسەر تورکیا بێ کە هەنگاوی چاکتر و باشتر بنێ سوپاس دەکەین بەڕێز محەممەد حەکیم یادگەریمان
سپاس بۆی بینێرانی بەڕێ سپاس باوکارانم خواتان لەگەڵ